سلااوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی محەممەد ئاموکەیم لە قەزای هەریرەوە لەگەڵتانم دیارە ماوەی چەند ڕۆژێکە ژمارەیەک هاوڵاتی وەک وەفایەک وەک دڵسۆزیەک بۆ ڕێبازی بارزانی نەمرو و بۆ پارتی دیموکراتی کوردستان لە قەزای بەردە ڕەشەوە بەڕێکەوتون چەند شوێنێکیان بڕوە ئینجا هاتوونە تا ئێستا لە قەزای هەریرن و بزانم بەرنامەیان چییە دەست نەشوێ کاکە سلااوت لێبێت سلااوت لێبێ من خوگەل زێباریم ئێمە چوار پێشمەرگەینە لە ناوچەی دارەتو سەر بە قەزای بەردەڕەش پڕێ پیڤۆن ئەمێتڕی کەتەی بەرەف کەمپۆ دارەشەکران هاتێ دیفرا ئەمێت بەرەف ناحیە دارەشەکران ڕاتێ دیفرا ئەمێت هاتینە بەستورەل شینەوە ئەمێت سەرکەت ئەمێت بەرەف گەلیەوە هاتی ئەمێت بەرەف گەلیەوە هاتی گەلیەوە ئەمێت هاتینە ماسیف سەلاحەدین بشەبێ ئەمێت مالوێرە ئەمێت مال ماسیف سەلاحەدین لەلایەن ڕێخستنەوە پێشمەرگێ بەن ماسیف سەلاحەدین پێشوازیل ماهاتەکردن ئەم مەمنونت وایە تایبەت لیوە مرۆدە و عەقیل گورانە چەند ڕۆژە بەڕێکاوە نێوە برا ئەم شەشە هەیڤە ئەمێ پڕی کاتین سەعاتێک و نیڤێ نیڤڕۆ ئەمێ پڕی کاتێ ئەم شەبێ ماینەل سەرێکۆ ناحیە دارەشەکران پشتینگە ڕۆژە پاشترمەیەدارێکێ ئەمێت هاتە ئەمێت گەشتینە مەسیف سەلاحەدین شەف ئەمێلوێرێ مای هەشتە هەیڤێ ئەم مەسیف سەلاحەدینێ پڕی کاتێ ئەمێت هاتێ بەرەف کۆرە و شەقڵەوە دیفرا ئەمێت هاتێ ئەم شەوێل میرەوە ماینەوە ئەڤریکە سەحارێل میرەوە کو ئەڤریکەت بیتە نەهەیە هەیڤێت بیتە سێ ڕۆژ و دانێک عەفوان گەل دانێ وارد بیتە سێ ڕۆژ حەتا نوکە دانێ واریژی ئینشەڵا دەڕێکا خو بڕندی بیتە سێ ڕۆژ و دانێک ئەمن میرەوە سەعات شەش پێنج و نیڤ بۆ شەش ئەمێ پڕی کاتین ئەمێت گەشتینە هەریرێ مەل هەریرێ ئەمێت ماوە سەعاتێکە دو سەعاتە مەیسراحەتا کرێ ئیدیدێ بەرەف وارێ پیرۆز ڤەچین بەرەف مەزارێ نەمرا البارزان باش ئامانجتان چ بوو چۆن بوو بڕیاری ئەوەتاندا هەر چوار پێشمەرگە پێکەوە بەم ڕێپێوانە بچنە سەر مەزاری نەمران مەلڤێرێ دوو ئارمانجت هەیە ئارمانجا مایەکێ ومەدوو درشم ژیکێت گەلخۆ هەلگرتێ ئارمانجا مایەکێ ئەوە کو ئەم بچینە مەزارە نەمرا ئەملوێرێ سوز و پەیمانت خونوکەینە بەرسە ڕێبازا بارزانیە نەمر ڕێبازا کوردایەتیە یا دوێژی ئارمانجەمە ئەو بە کو ئەم نیشە خەلکێکی بدەین کو ئەم پێشمەرگە خودان هێز و شیانین ئەم پێشمەرگە هەروەکو باب و کالت خو باب و باپیرێت خو چاوەوانال بەری vêgavê بەراڤانîl Kurdistanê û axa Kurdistanê kiriyel û serdemî çi trompêl nebûne helşuraşa Ebdîselamê Barzanî û Şex Ebdîselamê Barzanî û heta ku salên berî nûke ku pêşmerge nava van çûlûçiya da bûye her pirê pîvan bergiriyal va welatayê kire û pirêka peyade bûye eger nexwast carekî tiştekî zorê giran bûye ew jî pirêka dewara bûye û rêka giyanewera bûye گەهۆندیەوەنا دروشمێ ئەمینەوە شەوان بەڕاستی زۆر سوپاس بوو خەڵکی دڵسۆزی کوردستان کە بەڕاستی چەند بەڕێگا دێین بەڕاستی پێشوازی مالیەکەن و ڕێز مالیەگرن ئەوە گەورەیەکی مەزنە بۆ ئێمە شەوان دوو شەو لە دوو مزگەوت ماینەوە بەڵام کە گەشتنیە ماسیف سەلاحەدین شەوێک لە مزگەوتێک ماینەوە دوای ئەوەی کە گەشتە ماسیف سەلاحەدین لەلایەن حزبەوە پێشوازی لێکراین لە هۆتێل گۆران ماینەوە زۆر سوپاسیان ئەکەین بەڕاستی ڕێزێکی زۆر تایبەتیان لێیان گرتین زۆر سوپاسی خۆتان هەیە وەکو ئەوەی کە دەبینن ئاڵای پارتیتان و ئاڵای کوردستان بەسەر ملتانەوەیە بەڵێ سپێمێکتان هەیە ئەگەر بە کورتی ئێمە خۆمان بە پێشمەرگەی جەنابی سەرۆک ئەزانین وتم دوو دروشمیشمان هەیە دروشمەکانمان یەکەمیان ئەڵێن خوناچەمینین بژیت یا دوێژی ئەوە ئەدبێژین ناتوانن وەکو جەنابێ برای گەورەی گوتی ناتوانن